لەم کۆنسێرتەدا بەرهەمی کۆمەڵی گەنجی بەشی هەردوو بەشی دەف و ژێدارەکانی سەنتەری چالایی گەنجانی کلارە کە وەک هاندانێک بۆ گەنجانی کەوا سەردانی بەشی میوزیکی سەنتەرەکەن ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی ئەم کۆنسێرتەوە بەرهەمەکانیان بخەینە ڕووە بۆی بتوانن بێتە هاندەرێک بۆ ئەوی کەوا بتوانن بەردەوام بن لەسەر هونەرەکە بتوانین لەم ڕێگەیەوە پەرە بە هونەری میوزیک بدەین لە ناوچەکەدا. سەنتەری چالایی گەنجانی کلار سەر بە ڕێکخراوی ناوپەرۆستی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە گرنگیەکی باشی بە بواری هونەری میوزیک و شێوەکاری داوە بۆیە ئەمانش لە چوارچێوە گرنگیدانەدایە.